لە ناوەڕاستی پیسترین شوێنی شار و لە ناو پاشەڕۆ پزیشکیەکان ئەو شوێنەی کە هەمووتان لێ ترسن و ناوێرن دەستان بەریکەوێ ئێمە ژۆک پزیشکان خۆمانی لێپارێزین. دووەم ئەڵلقەی بەرنامەی چارە تایبەت بە هەوکردنی جگەری ڤایرۆسی لەگەڵتان بەردەوامە. پێش هاتنە ناو ئێرە داوام لێکرا کابێ ماسک کەم و کڵاو لەسەر کەم و دەستکێشکەم بۆ پاراستنی ژیانی خۆم لا تووشبوون بە دەیان و سەدان و هەزار نەخۆشی کە لە ڕێگەی ئەم پاشەڕۆ پزیشکیانەوە دەگوازرێتەوە. دووەم ئەڵلقەی چارە تایبەتە بۆ بەڕێزانی کە تووشبووی هەوکردنی جگەری ڤایرۆسین لە جۆری B و C. ئایا ئەمانە ژیانیان چی لێیە؟ لە ژیان بوەستن یان بەردەوام بن؟ هاوسەرگیری بکەن یان نا؟ مناڵ بخەنەوە یان نا؟ وەجگەلەوە ئەو بەڕێزانە کە تووشبووی نەخۆشیەکەن ئەو کاتەی چارەسەر وەرگ لە نەخۆشخانەکانە چۆن دڵنیابین لە ڕێگەی نەخۆشخانەکانەوە ئێمەش تووشی نەخۆشیەکە نابینەوە. یەکێک لەو بەشانی لەم بەرنامە باسیەکەین باسکردنە لە بەکارهێنان یان لە جۆرێتی مامەڵەکردن لەگەڵ پاشەڕۆ پزیشکیەکانە کە چۆن حکومەت بە دەیان ملیۆن دیناری یان سەدان ملیۆن دیناری لەم بوارە سرف کردووە. ئەمما مێری من لە پاڵی ئەوەستاوم زیاتر لە 2 ملیۆن دۆلاری تێچووە و خزمەتگوزاریەکی خۆڕایی پێشکەش بە نەخۆشخانەکانی حکومەت دەکات لە شاری سلێمانی و وا بڕیاریشە لە هەموو شارەکانی عێراقا ئەم شتە بەردەست بێ کە زیاتر لە 5 ساڵە مامێرە هەیە. ئەم ئەڵلقەی چارە بە هەنگاو بە هەنگاوی ئەم بابەتە ئاچینە خوارەوە و لە دڵنیایی و سەلامەتی خۆمان پرسیارەکەین. وەک هەمیشە هەموو یەکشەمەیە کاتژمێر 7 بینەری چارە بن. لە ئێستادا نزیکەی 325 ملیۆن کەس هەیە لە جیاندا کە هەڵگری ئەم نەخۆشیان لە نێو خوێنیاندا. ئایا تۆ یەکێکیت لەو کەسانە؟ 325 ملیۆن کەس دەکاتە کۆی دانیشتوانی وڵاتێک. بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێویشیاندا نزیکەی 290 ملیۆن کەسیان بێئاگان لەوەی کە تووشی نەخۆشیەکە بوون. نەخۆشیەکە کە دەبێتە هۆی لە ناوبردنی جگەر و تووشبوونی بە نەخۆشیێکی هەتاهەتایی. ئایا تۆ یەکێکیت لەو کەسانە؟ لەسەر ئاسی گیان لە هەردە کەسێک 9 کەسیان هەڵگری نەخۆشیەکان بەبێ ئەوەی بزانن لە کاتێکدا نەخۆشیەکە هیچ نیشان و هۆکارێک نییە بۆ هەستکردن بە نەخۆشیەکە. چۆن دەزانیت کە تۆ یەکێک نیت لەو ملیۆن کەسەی کە هەڵگری نەخۆشیەکان؟ لەوانەیە لە منداڵیەوە لە دایکەوە گوازرابێتەوە بۆ کۆرپەلا یاخود لە ڕێگەی کوتان بە دەرزی پیسبوو بەکارهاتوو یاخود ئەنجامدانی پەیوەندی سێکسی لەگەڵ کەسی تووشبوو بگوازرێتەوە. هاوشێوەی ئەوەیە کە ئەو شتانی ژیانە کە زۆر جار نازانیت کە چۆن تووشت دەبێت. ئەگەر پشکنین نەکەیت لە تاریکیدا دەمێنیتەوە بە نەخۆشیەکەوە. نەخۆشی ڤایرۆسی هەوکردنی جگەر بە یەکێک لە هۆکارە بەهێزەکانی لە ناوبردنی مرۆڤایەتیدا دەنرێت کە ڕۆژانە نزیکەی 4000 کەس بە نەخۆشیەکە دەمرن لەسەر ئاستی گیان. ئەگەر دۆخی تەندروستیت نەزانیت دەبێت چ دەرئەنجامی کە توش بێت لەگەڵ ئەوەشدا نابێت ڕێگە بدەین لەگەڵمانە بمێنێتەوە بەڵکو چارەسەر هەیە بۆ نەخۆشی ڤایرۆسی هەوکردنی جگەر لە جووری ئۆ هەروەها بی کەواتە بۆچی ئێمە نەخۆشیەکە لە ناو نەبین لەبەری ئەوەی ئەو ئێمە لە ناو بەرێت. پێویستە ئەو ملیۆن کەسە بدۆزینەوە کە بە شاراوەی ماونەتەوە و هەڵگری نەخۆشیەکان بەبێ ئەوەی بیزانن. ئەگەر ئێمە ئەو کەسانە بدۆزینەوە پشکنینی پێشوەخت بکەین کۆتایی بە نەخۆشی ڤایرۆسی هەوکردنی جگەر دێنین لە ساڵی 2030دا. ئێمە سنتەرەکەمان سنتەری کۆندامی هەر سوژگەر لە ساڵی 2007ەوە کراوەتەوە لە خزمەتی هاوڵاتیانە و سنتەرەکەمان سنتەرێکی حکومیە و سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە و لە ساڵی 2007ەوە پێشوازی لە هاوڵاتیان کردو بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە هەوکردنی جگەری ڤایرۆسیان هەیە بە هەموو جۆرەکانیەوە و دابینکردنی دەرمان و پێداویستی بۆ نەخۆش لێرە بە خۆڕاییە هەرچەند دەرمانەکان بە تایبەتی ڤایرۆسیەکان گرانە و زۆر ئەکەوێت لەسەر حکوومەت بەڵام بە خۆڕاییە و بە پێی دەفتەرێکی درێژخایان کە بۆمان دروست کردوون ماگانە ئەیدین بە نەخۆشەکان و سنتەرەکەمان لە 7 کارمەند پێشوازی لە نەخۆش ئەکات لەگەڵ زیاتر لە 12 پزیشکی پسپۆر و لە چەند بەشێکی زۆر گرنگ پێک هاتووە. بەشەکان هەناوبینی گەدە، هەناوبینی کۆڵۆن و لەگەڵ ڕەنکردنی بۆرەکانی زراو
کە ئەمانە بەشێکی زۆر سەرەکەین کە لە سنتەری کۆندامی هەر سوچگەرە هەن و ڕۆژانە زیاتر لە 50 نەخۆش پشکنینەکانی بۆ ئەکرێ بە هەموو جۆرەکانەوە و زیاتر لە 50 نەخۆشی تر سەردارمانەکە کە لە کلینیکی ڕاوێژکاری ئەبینرێن بە مەبەستی چارەسەر و لە ساڵی 2007ەوە تاوەکو ئێستا زیاتر لە 100,000 نەخۆش پشکنینی بۆ کراوە یعنی جگە لەو نەخۆشانی کە دەرمانیان وەرگرتووە پشکنینی گەدە و کۆڵۆن و هەناوبینی یا وەکو چۆن بڵین هەناوبینی بۆریەکانی زراو یا قەستەرەی بۆری زراوی پێڵن لەگەڵ EUS کە سۆنەری نازوریە و لەگەڵ کەپسولسکۆپ کە ئەوانە چارەسەر یا پشکنینێکی دانسقەن کە لە سنتەرەکەمان ئەکرێت. ئەمەڵقەی چارە تایبەتە بە ئەو بەڕێزانەی کە دەستنیشان کراون بە هەوکردنی جگەری ڤایرۆسی BUC پرسیارەکە ئەوەیە لەگەڵێنە بژین نەژین قسە بکەین بخۆین یان چۆن بۆ مەبەستە میوانداری ڕاوێژکارێکی نەخۆشیەکانی هەر سوودجگەرەکەین کە بەڕێز دکتۆر هیوە ئەبوبەکر حسێنە بە سوپاسێکی زۆرەوە. دکتۆر هیوە پرسیارەکەی من لە دەستنیشانکردنی نەخۆشیەکەەوە دەست پێەکە هەندێک نەخۆشیمان هەیە لە بواری پزیشکیە کە پێوترێ پۆزیتیڤ نەگەتیڤ هەیەی نیەتی هەر بۆ زانیاریتان لە بواری پزیشکیا بە عکسەوێت تەسەورەکە نێگەتیڤ باشەکەی پۆزیتیڤ خراپەکەیە کەوتە پۆزیتیڤ ینی هەیەی هەندێک نەخۆشیشمان هەیە وەکو جۆری دومی شەکرە وەکو بەرزەفشاری خوێن لە ڕێژەیەەکە بۆ نمناڵەیە گە شەکرەکە و تاوانە بێ ئاتیادیە لەوەنە زیایی کرد ئیتر شەکرەیە زەختەکە و تاوانە بێ ئاساییە دوای زیایی کرد زەختە هەیە هەوکردنی جگەری ڤایرۆسی بە تایبەتی BUC کە بابەتی قسەی ئێمەیە ئەمڕۆ کام جۆرەیان دەستنیشانکردنەکەی لە ڕاستیە پۆزیتیڤبوون و نێگەتیڤبوونی پشکنینی دەستنیشانکردنی ڤایرۆسی جۆری BUC مانای ئەو نیە کەسەکە 100% هەڵگری ڤایرۆسەکەیان توش بۆ بە نەخۆشیەکە واتە ئەشی هاوڵاتیەکمان هەبێ پشکنینی بۆ بکەین فەحسەکەی پۆزیتیڤ بێ بەڵام مەرجێ ڤایرۆسەکەی هەبێ باشە و بە عکسیشەوە گروپێکی کەمی نەخۆشمانەیە کە پشکنینەکەی بۆ ئەەکەین نێگەتیڤ و بەڵام کەسەکە هەڵگری ڤایرۆسەکەیە بە تایبەتی لەو هاوڵاتیانی کە تەمەنیان زۆرە بە تایبەتی لەوانی کە بەرگری لاشیان کەمە بۆی هەر نەخۆشیێکی ترۆ بێ بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کە غەسلی گورچیلیان بۆکرێ شۆرنی گورچیلیان بۆکرێ بەهۆی سزبوونی گورچیلەکانیان مانای ئەوەیە کە ئەگەر کەسێک فەحسەکەی پۆزیتیڤ بوو مەرج نییە ڤایرۆسەکەی هەبێ و ئەگەر پشکنینەکەی نێگەتیڤ و مەرجیش نییە نەیبێت بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئێمە دەستنیشانکردنی ڤایرۆسی جگەری جۆری BUC بە قۆناغ بەندیاڕوە لە قۆناغی یەکەمە دەستنیشانکردنێکی سەرەتایی ئەەکەین دوایی قۆناغی تەکیدکردنەوە کۆنفرمیشنەکەن بە چەند پشکنینێک کە پێوترێت پشکنینی PCR واتە ئەو هاوڵاتیانی تەنها فەحسێکیان پۆزیتیڤە بێ مەرجنی هەڵگری ڤایرۆسەکە بن ئێمە زانین کە بەپێی ئەو ئامارانی کە لە بەردەستای ڕێژێکی زۆر لە جیهانە خەڵک پشکنینی بۆ ئەکرێ پۆزیتیڤە بەڵام لەم ڕێژەیە کەمێکیان بەفعلی هەڵگری ڤایرۆسەکەن بە تایبەتی بۆ جۆری C ئەگەر ئێمە 100 هاوڵاتی بێنین باش پێش 100 هاوڵاتەکە بین پشکنینی بۆ بکەین لە جۆری BUCە کە ئێمە لەم ئەڵقەیەمان زۆر تاکیدمانە سەرەوە کردوەوە واز لە AUD و E هێنین BUC ئەوەی کە بەهۆی خوێن و لیک و سێکسەوە ئەڵبەت لیک کەمتر بۆی خوێن و دەردراوەکانی لەشەوە گوێزرێتەوە لە کاتی سێکسکردنا کامیان مەترسیدارترە بیەکە یان سیەکە پرسیارێکی زۆر گرنگە و پرسیارێکی زۆر قورسە وەڵامدانەوەی زۆر جار هاوڵاتی ئەم پرسیارە لێماکە بە تایبەتی ئەو خەڵکانی کە زۆربیان کە بیان هەیە بیستیانە کە زۆرێکی تریشەیە کە سیە و بە پێچەوانشەوە ئەتوانمەوە پێ بڵێم هیچیان مەترسی دارنین هیچ لە ڤایرۆسەکان مەترسی دارنین و بە جۆرێکی تریش دەتوانم پێ بڵم هەردووکیان مەترسی دارن یعنی ئەم پرسیارە بۆ من بەم شازە توانم وەڵام بمەوە لەبەرەوەی مەسەرەکە لەوەیە
ئایا چەند هاوڵاتیەکە چەند نەخۆشیەکەی لە قۆناغی سەرەتاییە دەستنیشان کراوە ئەو نەخۆشیەکەی سادە ئەمێنێتەوە و مەترسی لەسەر ژیانی نایڵێت. ئێمە ئێستا لە بابەتی شێرپەنجەین لەم پاکێجە لەسەر شێرپەنجە ئاڕۆین بە تایبەتی مەترسیەوەمان هەیە کەون هاوڵاتیانی کە توش بوو دەستنیشانکراوی نەخۆشیەکان لە کۆتایە تووشی شێرپەنجەی جگەر ببن و نەخۆشیەکە بیانکوژێ چونکە هەر داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆیە کە ڕۆژانە 4000 کەس بۆی هەوکردنی جگەری ڤایرۆسی ئەمرن کە دەکرێت بڕێک لەمانە شێرپەنجەی جگەران هەبێت لە ڤایرۆسەکە توشوو بێتن. بەمانایەکی تر پرسیارەکەم ئاوا لێکەم ئەگەر کەسێک بە ڤایرۆسی بی دەستنیشانکرایان بە سی دەستنیشانکرا دەکرێت لە کۆتایە بێتە شێرپەنجەی جگەر؟ شێرپەنجەی جگەر سەرنجامە نەخوازراوەکەی هەوکردنی ڤایرۆسی جگەرە کە بە چەند قۆناغێک نەخۆشیەکە بەرەو ئەو حاڵەتە ئەڕوا. بەڵام وەکوتە مەرج نییە هەموو هاوڵاتیەکی توشبوو بە ڤایرۆسی بی وەسی تووشی شێرپەنجەی جگەر ببێ شەرت نییە. نەخێر. باش اینجا باسی 100 کەسەکەم بۆ بکەکەیان هەین تو فەحسیانەکەی. ئێمە ئەگەر بێنین 100 هاوڵاتی فەحسی بۆ بکەین پشکنینی سی بۆ بکرێت لەم 100 کەسە ئەتوانم پێ بڵم 65 یان بەفعلی ڤایرۆسی جۆری بی سی هەیە. هەر لەم ناوبازاڕی خۆمان لەبەر قەڵایە لەبەر سەرایە مەبەستم ئەوەی ئەگەر پۆزیتیڤ بێ یعنی تۆ 100 نەخۆشە هەیە پشکنینی بۆ کرۆ پۆزیتیڤە باشە ئەوانەی کە ترساون کە ڤایرۆسەکەشیان هەیە لەو 100 کەسەی کە پۆزیتیڤە 65 یان ڤایرۆسی سی هەیە باشە بەشەکەی تریان میانە. بەڵام ئەگەر بین بۆ هاوڵاتیانی کوردستان کەین بۆی بزانین ئایا ڤایرۆسی بیوسی چەند بەربڵاوە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێمە زانین لە کوردستانە لە 100 کەس 2 بۆ 5 کەسمان هەڵگری ڤایرۆسی جۆری بین واتە هەموو 100 هاوڵاتیەک ئەبێ بەلای کەمەوە 30 بۆ 5مان هەڵگری ڤایرۆسی جۆری یعنی 100 کەس لەبەر قەڵایە یان لەبەر سەرایە یان لە دهۆکە بێنیت پشکنینیان بۆ بکەیت 3 تا 5یان دەرەچێت کە هەوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بی هەیە. باشە بەڵام بۆ سی لە 100 کەس لە یەک کەمترە ینی ڕێژەکە لە بینی 0.5 بۆ 0.8 یعنی لە یەک کەسیش کەمترە یعنی نزیکەی 150 کەسێکمان هەڵگری ڤایرۆسی جۆری سیە. باش ئەم ڕێژەی کوردستان ئەگەر بۆ نمونە ئەگەر هەمان پشکین لە 100 کەسی بەغا بکەی بەغداد یان 100 کەسی بەسڕا بەراورد بە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقیان لە 100 کەسی مووسڵا بیکەین ئێمە چۆنەوە زەمان کەمترە زیاترە بەپێی ئامارەکان و بەپێی پشکنینەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەو توێژینەوانی کە لە ناوخۆ و ناوخۆی عێراق و کوردستانە کراوە کوردستان باشترین شوێنە بۆ کەمی ڕێژەی هەوکردنی ڤایرۆسی جگەری بیوسی. ئێمە گەر بەراوردی خۆمانکەین بە شارەکانی بۆ نمونەوەکو بەرەزێ فەرمووت مووسڵ یان شاری ڕۆمادی و ئەمبار ڕێژەکە لەوێ 2 قات و 3 قاتە بۆ جۆری ئەوەندە سەلامەتی نێمە ئێمە زۆر سەلامەتین بۆ ڕێژەکەمان لە چاو بۆ سیش لە چاو بەشەکانی تری کوردستان عێراقا بە تایبەتی لە چاو بەسڕەیە زۆر ڕێژەکەمان کەمە حتا ڕێژەکەمان لە چاو وڵاتانی دراوسێمانە زۆر کەمە. ئێمە لە تەنیش وڵاتێک ژین ئێرانەکە هەوکردنی ڤایرۆسی جۆری سی لە ئاسێکی مەترسیدارەیە بۆ هۆی بەربڵاوی بەکارهێنانی مەوادی لە خۆدان بەڵێ ئەوین بڵین هۆشبەرەکان لە کوردستان ڕێژەکە زۆر کەمە زۆر کەمە جا ئەو ڕێژەکەمەکە هەیە ئەو بەڕێزانەی کە تووشوی هەوکردنی جگەری ڤایرۆسین بۆ نمونە تۆتە سیەکە لە 100 کەس لە 1 کەس کەمترە بیەکە لە 5 کەسە لە 3 تاکو 5 کەسە ئەو 5 کەسەی کە تووشبووی نەخۆشیەکان لە بیش و لە سیش ئەتوانەکو هاوڵاتیان چارەسەری پزیشکی وەربگرن بەدڵنیاییەوە. من ئەگەر بگەڕێمەوە بۆ وەڵامی ئەو پرسیارەی کە باسی شێرپەنجەی جگەرمان کرد کە زۆر گرنگە ئەوە ڕوونکەمەوە ئایا چەند لەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسی جۆری بین مەترسی شێرپەنجەی جگەریان هەیە ڕێژەکە لە 100 دەکەمترە. یعنی ئەمە پێمانەڵێک ئەم نەخۆشیە لە 190 مەترسی توشبوونی شێرپەنجەی جگەری نییە بەنسبەت بیەوە بەڵام بەنسبەت سیەوە تۆزە ڕێژەکە زیاترە. بەڵام ئێستا بەهۆی چارەسەری بەهێزی دەرمانەوە خەریکە بەرەو جامە بۆی کە لێو پرسیارانمان دەربارەی جۆری ڤایرۆسی بیوسی لە بەشەکانی تری بەردەمەکە لەگەڵ دکتۆر هیوا هەمانە بەڵام پرسیارەوەی کە دەتوان چارەسەر وەربگرن دەچینە نەخۆشخانەی شارۆک یەکێک لە گەورەترین دەستگا تەندروستیەکان لێو بە هاوکاری بەشی ئینفێکشن کۆنتترۆلی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی خات و تاژان و خات و سوعاد و کاک خالیدیش قسەمان بۆکەن دەربارەی ئەوەی کە چیەکرێت بۆ خۆپاراستن و ڕێگەگرتن لە گواستنەوەی نەخۆشیەکە زیاتر و هەروەها چۆن چارەسەری ئەو نەخۆشانەکرێت کە دەستنیشان کراون بە جۆری بیوسی و پاشەوە ئەگەڕێمەوە چکە پرسیارم دکتۆر هیوا هەیە دەربارەوەی ئەو کوتانانێک ئێستا بۆ مناڵانەکرێت بۆ جۆری بیەکە ئایا پارێزێت لەگەڵمان.
نەخۆشخانەی شارێکێکە لە گەورەترین نەخۆشخانەکانی سەر بە پارێزگای سلێمانی کە لە ساڵی 2013ەوە ئەم نەخۆشخانەیە کراوەتەوە لە سەرەتای کردنەوەی نەخۆشخانەوە ئێمە وەکو بەشی ئینفێکشن کۆنترۆل لێرە دەست بەکار بووین گرنگی بەشەکەی ئێمە لە نەخۆشخانە ڕێگەگرتنە لە بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان لە نێوان نەخۆشە یاخود لە بینی ستاف و پزیشک و نەخۆشەکانە بۆ یەکتری چەند بەرنمەیەکمان هەیە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشخانە و گایدلاینی تایبەتیمان هەیە کە لەلایەن بەشەکەوە لە فەرمانگەی تەندروستی سلێمانیەوە بۆ ئێمە ڕێبەری تایبەتین دانراوە و لەسەر ئەوە ئیش و کارەکانمان جێبەجێەکەین یەکێک لە گرنگترین مەترسیەکانی کە لە ئێستاە لە سەردەمەیە لێ ترسین نەخۆشیە ڤایرۆسیەکانە بە تایبەتی ئەوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بی و سیمان هەیە لەگەڵ ئایدس چەند شتێکمان هەیە کە ئێمە لێرە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانە ئەیگرینە بەر وەکو بەشی فریاکەوتن کە 2 ساڵە لەم نەخۆشخانەی کراوەتەوە ڕۆژانە سەدەها نەشتەرگەری تیا ئەکرێ و کەیسی نەشتەرگەریەکان پێش هەموو شتێک ئەبێ فەحسی ڤایرۆسیان بۆ بکرێت بۆ دڵنیابوون لەوەی کە ئایا ڤایرۆسەکە هەیە یان نییە دواتر هەنێ ڕەوشێنی تایبەتی ئەگرێتە بەر لەلایەن کارمەندی نەشتەرگەری و پزیشکی تایبەتی نەشتەرگەری بۆ ئەو نەخۆشانەی کە یەکێ لە نەخۆشیە ڤایرۆسەکانیان هەیە ئەو کەیسەی کە نەخۆشیێکی ڤایرۆسی هەوڵ ئەدرێت کە تا ئەتوانرێت لە کۆتایی کەیسەکانە بکرێت و کەمترین ئەدەوات کە بەکار ئەهێنرێتەوە بەکار بهێنرێت و زۆرترین دیسپۆزەبڵ واتە ئەو شتانی کە بۆ یەک جار بۆ نەخۆش بەکار ئەهێنرێت بەکاری بێنین و کەمترین ستافی نەشتەرگەری هەبێ لەو شوێنەیە بۆ ئەوی کەمترین بەرکەوتن و دەستا و دەستکردنی ئەدەواتەکان ڕووبات و پێویستە کارمەند و پزیشکی نەشتەرگەری هۆکارە خۆپارێزیەکان بەکار بهێنن لە دەستکێش و ماسک و گاون و چاویلکەی پارێزەر هەیە کە لە ڕێی پرژەشەوە زۆرجار لە ڕێی ئەدەواتی تیژەوە احتیمالە لە نەخۆشەکەەوە بۆ کارمەندەکە یا بۆ پزیشکەکە بگوازرێتەوە ئەو دەوروبەری نەخۆش و کەلوپەلەکەی بۆ نەخۆشی دواتر کە تۆ نەشتەرگەری بۆ ئەکرێ احتیمالی گواستنەوەی هەیە لەبەرەوە بێ زۆر بە وریایی و مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە بکرێت کە نەشتەرگەری بۆ ئەکرێت و یەکێک لە جۆرە ڤایرۆسەکانیان هەیە و ئەو ئەدەواتە تیژانەی کە بۆی بەکار ئەهێنرێ پێویستە بگرێتە سەیفتی بۆکسی تایبەتی و دواتر پڕ ئەکرێت و پاشماوەکانیشی بە هەمان شێوە ئەکرێتە پاشەڕۆی پزیشکی سەتڵی تایبەتی زەردەوە کە ئەم پاشماوانە دواتر لە ناو ئەبرێن بە ڕێگەیەکی زانستی لە ڕێگەی ئۆتۆکلێڤ و شرێدەر یان مەحرەقەی تایبەتیمان هەیە بۆ ئەو مەبەستە بۆ ئەوەی تێکەڵی پاشماوەی تر نەبێت. کای ڕۆژانەی ئێمە بەم جۆرەیە شتە پیسەکان ئەلێرۆ وەرەگرین ئەبم شێوەیە ئالەتەکان جێ ئەکەینەوە دەریانی هێنین ئەبێ ئالەتەکان جاکرێتەوە لەم ماوەدە لایلۆنانە هەمووی جێ ئەکەینەوە لە کارمەندەکەی وەرەگری لەسەر وەرەقە هەمووی ئەنووسین بۆ ئەوەی بزانین جێکەینەوە لەگەڵ بەشەکانی کە ئەنجایبین بۆ ناو دەرمانی پاککەرەوە. بەشەکان ئەبێ هەمووی دیاری کرێ ICU خوددەج بۆی دوای تێکەڵ نەبێ. لێرە دایانین ئەمێ مەقەسەکان ئەوە هەمووی دەمی بکرێتەوە بکرێتە ناو دەرمانەوە طبعاً هەمووی حرفێکی حرفێکیشی ئەینە طبعاً ئەیان بژێرین ئەمە شواردانە ئەمە دەپارچەی ICU دوای لەسەر وەرەقە ئەینووسم ئەوانش کە ئەوانە دەرهێنا ئیکەمە ئێرەوە ئەگەر ئادەواتی ئەمەلیات وەرگرم وەناو وەشەرەکەیان غەسالەی قاپشتن وەشەرەکە ئیشوا ماوەی 52 دقەیە کە شۆر دی و تەواو بوو لەو دیوە ئێمە بە پاکی وەرەگرینەوە هەوای لێ ئەین ئەنجا دوای هەمووی ئەپێچینەوە طبعاً ماوەدی ئەمەلیات جیاوازە لەگەڵ مادەکانی کەیە بۆ نمونە کسوور ئەبێ هەمووی بچێتە ناو دوو زەرفەوە ئەمەش ئەمبووباک و سەکەر و ئەمانی کە ئیشوی تاقیمەکە لێرادێنین تاوشکە بێتەوە دەستکێشە گۆڕین کە بەرشوو سەکەینە پێمان ئەلێرەیە
ئەنجایی بۆ ئەم بەشە ئەم بەشە بەشی پاکی پێ ئەڵێن ئەمە هەوایە ئەم هەوایە بەکاری ئەهێنی بۆ وشکردنەوەی ئەو ئالاتانی کە لێرەوە یەتە دەرەوە لە ناو هۆشەرەکەەوە وەک وتمان ئەمانەی ICU واتە بەشی چاودێری ورد ئەوەی کە نەخۆشەکانیان ئەو نەخۆشانی کە ژیانیان لە مەترسیایە یان بەشی خۆدەج بەشی مناڵە بچکۆلەکان کە لە کاتی خۆیانە لە دایک نابن ئیجا ئەمە پێویستە بە شێوەیەکی زۆر پاک و تەمیز و تەندروست تعقیمی کە ئێمە زۆر ئاگامان لەم دوو بەشە ئەبێ بە تایبەتی تر بڵێ جیایەکەینەوە لەگەڵ شتەکانی کە جوان تعقیمێکی لێرە داێنین وشکە بێتەوە ئەنجا ئەیان پێچینەوە هەمووی ئەکرێتە ئەم پاوچانەوە کە کردمانە ئەمەوەیکی نەزەرفی گەورەترەوە تر ناوەکانی لەسەر ئەنووسین هەشت کەس بۆ بەشی خۆی ئەڕوە هەر بڵێ موادەکان موادی ئاسنیش بڵێ ئالەتەکان مەقەست و ئارتری ئەم شتانە هەمووی ئەچێتە ناو ئەمانەوە چ هەر یەکی بە قیاسی خۆی ئەمما ئەم زەرفە طبعاً لە پشتەوە کونکونە ئەو کونکونە خۆی ئەوە لەو هەڵمەکە کە تعقیمیکە تعقیمە بێ ئەنجا ئەم ڕەنگە شینە ئەبێ بە ڕەنگێکی سەوزی تۆخ کە بوو بە سەوزی تۆخ واتە ئەوە تعقیم بوو ئەچێتە ناو ئۆتۆکلیە بە ئۆتۆکلیپ یعنی فرن بە پلەی گەرمی 120 پلەی سیلیزی تعقیمی ئەکا لەو دیۆوەری ئەگرینەوە ئیشی سەرکی ئێمە ڕێنمایە بە هەموو ستاف و پزیشکە بە ڕێزەکان هەروە کارگوزارەکان بۆ ئەوەی توش نەخۆشی لە کەسێکی ترەوە بۆ لە نەخۆشەکە بۆ نەخۆشێکی تر نەخۆشەکە یا ڤایرۆس یا بەکتریای نەگواسرێتەوە ئێمە چەند جۆرێک کوتان هەیە لەم خستخانەیە لە بەشەکانە بەڵام لای ئێمە بەس جۆری بیمانەیە HPV-مانەیە HPV هاوکردنی جگەرە لە جۆری بیەکە بۆ هەموو ستاف و کارمەندان و پزیشکان و تەنانەت کرێکار و نەخۆشەکانی دێلێزەش ئەوانی کە خەستی گورچیلەیان بۆ کرێت بۆمان کردوون ئەوەی شتێکی تر زۆر گرنگە لێرە باسی بکەم لە ساڵی هۆڵی نەشتەگەریەکانە هیپافیلتەرمانەیە ئەم هیپافیلتەرە ئیشی ئەوەیە کە 9.9 فلتەری هەموو مایکرۆ ئۆرگانیزمەکان ئەکات جگەلەوەش پۆستیڤ پرێژەرمانێ پۆستیڤ پرێژەر ئیشی ئەوەیە کە هەوای ناو ئەم ساڵەیە ئێستا زیاترە لە ڕووی پرێژەر و زیاترە لە هەوای دەرەوە بۆ ئەوەی کە ئەو دەرگایە کە ئەکرێتەوە هەوای ناو ساڵی عملیات بچێتە دەرەوە نەخوت بە پێچوانە هەوای دەرەوە بێتە ژوورەوە لە هەموو وڵەکانی نەشتەگەریە دوو جۆر سەتڵەیە سەتڵی زەردمانەیە سەتڵی ڕەشمانەیە سەتڵی زەرد تایبەتە بۆ هەموو پاشەڕۆ پزیشکیەکان ئەوانەی کە خوێنیان بەرەکەوەیەت یاخود هەموو دەردراوەکانی لەشی نەخۆشی بەرەکەوێت بە هەمان شێوەی سەتڵی ڕەشمانەیە کە هەموو پاشەڕۆ پزیشکی پاشەڕۆ ئاسایەکانی تێدەکرێت لە سەتڵی زەردا گرنگترین شت ئەوەیە کە نەخۆش بیزانێ یاخود ئەو مرافقانەی کە سەردانی نەخۆشخانەکەن گرنگترین شتەوەیە بزانن سەتڵی زەرد تەنها بۆ پاشەڕۆی پزیشکی بەکاردێت ئەو پاشەڕوانی کە خوێنیان بەرەکەوێت یاخود دەردراوی لەشی نەخۆشیان بەرەکەوێت لە بەشەکانی بەرنامەکە بینیتان کە یەکێک لە ڕێگاکانی گواستنەوەی نەخۆشیانە لە دایکانەوە بۆ مناڵان بەڵام مناڵانیش لە قۆناغە جیاوازەکانی تەمەنیانە دەکرێت
توش ببن. یەکێک لەو ڕێگانی کە بەکارهێنرێت بۆ خۆپاراستن هاوکردنی جگەری ڤایرۆسی کوتانە بە تایبەتی بۆ جۆری بی. دکتۆر هیوا ئەو جۆرە کوتانەی کە هەیە و کوردستان و بەشێکی تری دنیا کوتان بۆ مناڵەکان ئەکرێت بۆ پاراستن لە جۆری بی. ئەم کوتانە کاریگەرە لە ڕووی زانستیەوە بەدڵنیاییەوە یەکێک لەو شۆڕشە گەورانەی کە لە زانستی نەخۆشەکانی جگەرە بەرپا بوو کوتانی دژی ڤایرۆسی جۆری بیە. کوتانەکە لە ساڵی 2001 بە شێوەیەکی فەرمی هاتە کوردستانەوە لە ساڵی 2001 هەموو مناڵانی لەدایکە بن کوتان وەرەگرن. بۆیە زۆر جارێمە دایک و باوکان دڵنیاکەینەوە لێت بکتۆرە ترسم مناڵەکەم کوتانی وەرنەگرت بێ بە تایبەتی ئەگەر باوکەی بێ دایکەی بێ زۆرە ترسن دڵنیانەکەینە ئەو مناڵانی کە مالیدەیان ساڵی لەدایکبوونیان لە دوای ساڵی 2001ەوەیە کوتانیان وەرگرتووە تا چەند ئەم کوتانە کاریگەرە بە شێوەیەکی زانستی ئەتوانم پێ بڵێم ئەگەر هاوڵاتی هەرسێ جورعەکەی هەرسێ کوتانەکەی بە ڕۆکپێکی وەرگرت بێ ئەو مناڵە نزیکەی لە 85 بۆ 95 کەسەکە ئەپارێزێ بە شێوەیەکی سەرەکی بەشێک لە هاوڵاتیان کوتانەکەیان 100% سەرکەوتن بەدەستنیانێ بۆیە پێویستەکە دوای 5 ساڵ بۆ 10 ساڵ جورعێکی تری بەهێزکەر جورعی بوستەری پێوترێ وەربگرێ بۆ ئەوی کە مەترسی نەمێنێ ئەم کوتانە کاریگەریکی گەورەی کردو ئەمە وای کردووە ڕێژەی توشبوونی کۆرپەلە لە وڵاتی ئێمە تقریباً نزیکی لە 95 بەرەو کەمی بڕوە بۆیە بینی ئەو مناڵانی کە مالیدیان لە ساڵەکانی 2000ەوەیە ئەو نەوەی کە لە دوای 2001 لەدایک بوون ڕێژەی توشبوونیان بە هەوکردنی ڤایرۆسی جۆری بی زۆر کەمە و ئەستن ڕێژەیەکی توانم پێ بڵم نزیکی سەفر بۆتەوە ئەمە وا ئەکا کە لە چەند ساڵی داهاتووە کە ئەم نەوانە گەورابن ڕێژەی هەوکردنی ڤایرۆسی جگەر لە کوردستان و لە وڵاتی ئێمەیان زۆر بەرەو کەمی بڕوە هەر بۆیە بینین ئەو نەخۆشانەی کە توشبوون بە ڤایرۆسی جگەر هەموو ئەوانن زۆر بەیان کە موالیدیان ساڵی لەدایکبوونیان پێش ساڵەکانی 2000 زۆر باشە مادام ئەوە هەیە ئەوانی کە دەستنیشانکراون بە هاوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بی بە تایبەتی ئێمە ئازانیان نەخۆشە ئەڵلقەی پێشوو بۆ هاوڵاتی باس کراوەکە لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی ئەنجامدانی سێکسەوە گوازرێتەوە بە تایبەتی سێکسی نەپارێزراوە بەڵام ئێمە ئەگەر باز لە سێکسی پارێزراوی ناوماڵ بکەین ئەوانی کە تەنها لەگەڵ هاوسەرەکانی خۆیانە جووتبوون ئەنجامەدەن ئەگەر کەسێک دەستنیشان کرا بە تایبەتی لە پشکنینی پێش هاوسەرگیریە کە جۆری هاوکردنی جۆری بیان سی هەیە جارە لە بیەکەەوە اینجا بۆستیەکە ئەم کەسە ئەتوانی هاوسەرگیری بکە بەدڵنیاییەوە ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە وەوە بابەتێکی زۆر گەورەیە کە ئەگەر تەفسیلی بینێ زۆرم پێخۆشە پێم خۆشە بە درێژی باسی ئەو دیاردە کۆمەڵایەتی بکەین کە ئێستا لە کوردستانە بەربڵاوە ئەویش دیاردەی گەنجێک ئەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە لەگەڵ خانمێکە هەموو ئیشوکاریان تاو کردووە سێن پشکنینی پزیشکیەکەن لە پشکنینی پزیشکیا دەرەکەوێت کە کوڕەکەیان کچەکە هەڵگیری ڤایرۆسی جۆری بیە ئەمێ جارە قسە لە بی بکەین ئینجا پاشانسی دوای ئەوەی کە ئەم پشکنینە دەرەکەوێت کارەسات زۆر جار ڕوەدا ماڵی کچەکە یان بە پێچەوانەوە ماڵی باوکی کوڕە بڕیارێکی قورسەدەن کە نابێ ئەم کچە شوکایان ئەم کوڕە ئەم ئافرەتە بێنێ ئەمە زۆر جار پێش ئەوەی بگاتە لای پزیشکی پسپۆر بگاتە خەڵکانێک کە لەو بارەیە پسپۆرن ئەبینی کارەسات ڕوەدا بەداخەوە هەنێ جار لە ناو دەستگاکانی محکەمەی کوردستانە ئەو حاکمە بەرەزانەی کە ئەم پرۆسەی زەواجەم ڕێکەخەن بۆ گەنجەکان بڕیارێکی پێشوەختێن کە بڕیارەکە ئەوەیە کە لە هەنێ شوێنی کوردستان بە تایبەتی لە دەروی شاری سلێمانی کە زۆر جار حاکمەکە خۆی تەدەخولێکی ینی ناوەندگیریەکی خراپەکە گەنجەکە سار دەکاتەوە پێڵێکە ئەوە بۆ نییە تۆ زەواج بکەیت و بۆ نییە شوکەی منەمێ زۆر بە ڕاشکایی و بڵم کە هەوکردنی ڤایرۆسی جگەری بی و سیش بە هەمان شێوە نەخۆشیەک نییە ڕێگر بێ لە پرۆسی زەواج لەگەڵ کەسێکا کە ئەو ڤایرۆسی نەبێ بە هیچ شێوازێ لە ڕووی زانستیەوە بە تاوانێکی زانستی گەورە دانرێکە بڕیاری ئەوە بێ کە ئەو گەنجە نابێت پرۆسی هاوسەرگیری بکە کوڕەکە دوانە سێکسەکەم دوجار بێکۆ جوتە بن ئەو نەخۆشیە ناگوازرێتەوە بۆ هاوسەرەکە ئەمە مەبەستی سەرەکی منەکە لە ڕاستی ئەم نەخۆشیە ئەگەر هاوڵاتێکە خۆی گەنجەکە خۆی ئاگای لە باری تەندروستی خۆی بێ مەترسی بۆ ژیانی خۆی نییە ژیانێکی ئاسایی ئەژی وە مەترسی گواستنەوەی بۆ خێزانەکەشی نییە لە ڕێی پەیوەندی سێکسیەوە بەمەرجە ئێمە ئەوە ئەکەین بەمەرج بەسەر هاوڵاتیانە ئەگەر کوڕەکە ڤایرۆسەکەی هەبوو ئەبێ خانمەکە کوتان وەربگرێ وە پێچەوانەوە ئەگەر کچەکە ڤایرۆسەکەی هەبوو ئەبێ کوڕەکە کوتان وەربگرێ زۆر گرنگە بۆ جۆر ڤایرۆسی جۆری بی ئەگەر کچەکە ڤایرۆسەکەی هەبوو کوڕەکە لە ماوەی 6 مانگە هەرسێ جورعی کوتانەکە وەربگرێ هەرسێ بەشەکە وەربگرێ
و بە پێچوانەوە ئەگەر ئەم پرۆسەیە ڕوویاواتە لە ماوەی 6 مانگە کوڕەکە یان کچەکە کوتانەکەی وەرگرت دوایی مەترسی گواستنەوەی ڤایرۆسەکە لە ڕێی پەیوەندی سێکسی ڕاستەوخۆوە لە ڕێی ماچکردنەوە لە ڕێی لیکەوە لە ڕێی یاریکردنی بینی خۆیانەوە لە ڕێی هەموو ئەو پرۆسە شەرعیانی کە لە بینی ژنومێردێکایە ڤایرۆسەکە ناگوازرێتەوە بە هیچ دوو دڵیەک جارێ ئەمێ ئەو ڕوونکەمەوە دکتۆر کە ئەو بۆ چوونە مەترسی کە لەناو کۆمەلگای ئێمە هەیە کە کاتێک کەسێک ڤایرۆسی جگەری تووشە بێت لە ناو کۆمەلگایە لە ناو خێزانەکە ژیانی لێکەنە دۆزەخ ژیانی خۆشیانەکەن دۆزەخ ئەمە بۆ چوونێکی خورافیە هیچ ئەساسێکی زانستی نییە بنمونە ئەم گەنجە ئەتوانێت دایکی ماچکە برای ماچکە تەوقیان لەگەڵا بکە بێکۆ نام خۆن کەوچەکانی یەکتریش بەکاربێنن نام خۆن کەوچکی یەکتری بەکاربێنن لە ژێر سیستەمێکا بخەون کاکە ئەم ڤایرۆسە لەم پرۆسە ئاسایی ژیانی ماڵە ناگوازێتەوە باش شێوازێک کەوابێ ئەگەر کەسەکەی بەرامبەری کوتانی وەرگرت مەترسی نامێنێت باش بە هیچ شێوازێک بۆ داهاتووش بۆ نەوەکانیشیان جا پرسیارەکەم ئالێرە ئەم خانمە چ جای خۆی یان مێردەکەی هاوکردنی جگەری ڤایرۆسی بی هەیە سبەینە سکەکە سکوزاکە لە سکوزا مناڵەکەی توش نابێت نەخێر ئەگەر مناڵەکەی ئەگەر ئافرەتەکە خۆی ڤایرۆسەکەی هەبوو ئەشێ مەترسی گواستنەوەی هەبێ بۆ کۆرپەکەی بەڵام ئەگەر مێردەکەی هەیبوو بە هیچ شێوازێ مەترسی نیە ئەگەر ژنەکە هەیبوو ئەگەر ژنەکە هەیبوو مەترسی هەیە لە کاتێکە ئەگەر ئەم خانمە خۆی ئیهمال بکات ئێمە زانی ئێستا بەپێی ڕێنمایەکانی فەرمانگەی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هەموو خانومێکی دووگیانە بێت پشکنینی بۆ بکرێت لە کاتی دووگیانیە بۆ ڤایرۆسی جۆری بیوسی ئەگەر لە پشکنینەکانە دەرچوو کەسەکە ڤایرۆسی جۆری بی هەیە بۆ نمونە ئەوە ئەبێت سەردانی پزیشکی پسپۆرکە ئێمە لەم سنتەرە ئەو هاوڵاتیانە پشکنیان بۆ بکەین ئەگەر زانیمان ڕێژەی هەوکردنی جگەری زۆر زۆرە ڕێژەی ڤایرۆسەکە لە خوێنیان زۆرە کە ژمارەیەکی دیاریکرا بۆ نمونە لە 200,000 وحدەی ئینتەرناشنال بێت لە ملیەکە ئەو کاتە خێزان ئافرەتەکە ژنەکە دەرمانی پزیشکی ئەدەینێت زۆر ئاسانە کورتی کەمەوە لە خراپترین حاڵەتە کە توش بوو چارەسەر هەیە لێرە بەدڵنیاییەوە ئەوان دەمان بەس زۆر بەلامەوە گرنگە ئەوە کە مەترسی گواستنەوەی ڤایرۆسەکە لە دایک و بۆ کۆرپەکەی زۆر کەمە زۆر کەمە بە تایبەتی ئەگەر پێی نەزانرێ ئەگەر پێی بزانرێ ئەتوانم پێت بڵم لە ساڵی ڕابردووە لەوانەیە لە شاری سلێمانیا 10 حاڵەتی توشبوونی کۆرپەلەت ڕووی نەدابێت لە ڕێی گواستنەوەی دایکێکەوە بۆ کۆرپەکەی بە مرجێ دایکەکەی دەستنیشان کرابێت کە ڤایرۆسی جگەری جۆری بی هەیە ئەم قسەی بۆستیش ڕاستە ئەم قسەی بۆستی زۆر ڕاستە بەڵام ئەمێ بگەڕمە ئەو بەرگەی کە ئایا کوتان ئایا ڤایرۆسی جۆری سی لە ڕێی پەیوەندی سێکسی گوازرێتەوە چکە ئەمە پرسیارەکەی پێش ئەوەی کە ئەمە باسکەی چکە زۆرێک لە هاوڵاتیانە ترسن ئەڵێ دکتۆر ئێمە بیستمانە کە سی قورسترە مەترسیداترە بەڵام هەواڵە خۆشەکە لەوایە کە ڤایرۆسی سی لە ڕێی پەیوەندی سێکسی ئاساییە ناگوازرێتەوە واتە حەد چکە ئێمە زانین کە سی کوتانی نییە کێشەی سی ئەوەی کە کوتانی نییە بەڵام سی ناگوازرێتەوە بۆ بەرامبەر واتە ژنومێردێک پەیوەندیکی سێکسی ئاسایی بینی خۆیان لە ڕێی ماچکردنەوە لە ڕێی دەستبازیە لە ڕێی پەیوەندی سێکسی ڕاستەوخۆوە ڤایرۆسی سی لە مێردەوە بۆ ژن لە ژنەوە بۆ مێرد ناگوازرێتەوە جا دەربارەی سی پرسیارمان زۆرە هەڵێگرین بۆ بڕگەی کۆتایی بەردامەکە هەتاو کاتە چێنە بەڕێز دکتۆر سەنگەر سەرچڵ کە بەرپرسی لە قیسلێمای سندیکای پزیشکانی دانی کوردستانە وەک جەنابی دکتۆریوا باسی کردەوە بە ڕێزانەی کە هاوکردنی جۆری بیوسیان هەیە دەتوانن هاوژینی بکەن لەگەڵیانە لەسەرێک سفرەنان بخۆن بەڵام وەک لاڵقی پێشوو بەمان باسکردن نابێت فڵچەی دانی ئەوان و جۆزانی ئەوان بەکاربێنن کارمە شتێکە وەبزەم هەمووتانە بێ بزانن کە بۆ پاکوتەمیزیەوە زەڕورە و دەتوان هاوسەرگیری بکەن و سکوزاش بکەن دکتۆر سەنگەر باس لەو چارەسەری پزیشکی دەمودانەکە بۆ بەڕێزانی کە توشبووی نەخۆشیەکەن و پاشەوە گەڕێنەوە بۆ باسکردن لە جۆری سی بە تایبەتی و جۆری کە بە مەترسی دانرێت بۆ سەر ژیان زین لە کوردستان و لە سلێمانیا چارەسەر هەیە لەگەڵمان بن سندیکای پزیشکانی دانیچێکە لەو ئەرکانی کە ئەیگرێتە ئەستۆ کە پاراستنی تەندروستی هاوڵاتیانە و لە ڕێگەی لیژنە زەبتیەکانمانەوە و ئەو نوێنەراتیانی کە هەمانە ناو لیژنەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی و ئەو کارە هەمانجانێک لەگەڵ تەندروستی سلێمانیا دەکەین هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانەیە بۆ بە دوواداچوون لەسەر ئیش و کاری کلینیکەکان و کلینیکانەی کە مۆڵەتیان هەیە یاخود نیانە و پێدانی ڕێنمایی تەندروستی چۆنەتی کارکردن و چارەسەرکردن و پێشکەشکردنی خزمەتگوزاری چارەسەرکردن لەلایەن پزیشکانەوە ئەمەوێت لێرە سەرنجی بینەران بۆ ئەوە ڕاپێشم کە
تعلیماتی ئێمە یاخود ئەو سەرنج و تێبینانی ئێمە یاخود ئەو ڕێنمانی ئێمە وەکو سندیکە هەمیشە بە پزیشکەکانمان وتووە بێ وا چارەسەر بکەین کە ئەو کەسە هەڵگری ئەو نەخۆشیە کەواتە بەیەک چاو سیر بکرێ ینی ئەگەری ئەوە هەیە چونکە ئەمە خۆ دەزانی بابەتێکی زانستیە ئەشێ ئەو کەسە لە ناو فەحسەکە هەڵگری ڤایرۆسەکە بێ و بەڵام تیا دەرنەکەوتووە ئەشێ دوای ماوەیەک دەرئەکەوێت کەمە لە ڕووی زانستێکەوە پزیشکان شارێزای ئەم بابەتن و ئەزانن چۆن بۆیە ئێمە وا مامەڵە ئاکەین لەگەڵ هەموو ئەو هاوڵاتیانێک کە سەردانی کلینیکە تایبەتەکانەکەن یاخود کلینەکەکانی ڕاوێژکاری کە لە دەسەڵاتی سندیکای پزیشکانی دانی کوردستانە کە وا مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی چارەخوازا بکەن کە هەڵگری نەخۆشی گواستراون بەم شێوەیە ئەتوانی تا ڕادەیەکی زۆر بەرگری بکەین و هاوڵاتیان بپارێزین لە بڵاوبوونەوەی نەخۆشی لە لای ترەوە زۆر گرنگە وەکو هۆشداری کە بیدەینە کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاوڵاتیان کە کاتێک سەردانی پزیشکەکەن و ڕۆکەنە نۆرینگەکان تاکید لەوە بکەنەوە ئەو نۆرینگەیە ئیجازە پێدراوە مۆڵەت پێدراوە چونکە ئەگەر مۆڵەت پێدراو نەبێ واتە ئەم شوێنە لەژەر سەرپەرشتی سندیکایە نییە هەتا کولیژ نەزەبتیەکانی ئەم جێگایان دۆزینەوە کە خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە و هەمیشە هەمان بۆ بەڵام دیسان و هەڵمەتێکی ترمان دەست پێ کردوتەوە تەنانەت لەسەر ئاستی شار و شارۆچکەکان و جگە لە چەقی شاری سلێمانی و هەموو ئەو کلینیکانەی کە ڕێگە پێدراونن چ ئەگەر پزیشک بن مۆڵەتیان نەبووە چ ئەگەر ئەوانەی کە ئیمتیحالی سەفەی پزیشکی ددانیان کردووە تیانە بیانیە لە سنوورەکانەوە هاتوون هەموو ئەو جێگانە داخراوە ڕۆژ هەبووە زیاتر لە 16 کلینیک داخراوە لە چواردەوری سلێمانی و لە چەقی شاری سلێمانیش لیژنەکەمان بەردەوامە و ئێمە داوا ئەکەین لە هاوڵاتیان کە ورد و ژیرانەتر مامەڵە بکەن لەگەڵ ئەو جێگانە بزان ئەو کەسە پزیشکە یا پزیشک نییە مۆڵەتی هەیە مۆڵەتی نییە ئەمە زۆر گرنگە بۆ پاراستنی گیانی خۆ لە بڕگەکانی تری چارەیە باسمان لە تاوتوێی جۆری بی کرد و باسمان لەوە کرد کە چیەکرێت و چی ناکرێت اینجا دەربارەی جۆری سی کە خەڵک زۆر لێ ترسێ و پێی وایە 2000 تووشی شێرپەنجا بێ دکتۆر پێم وایە بەرخرای تەندروستی جیهانی بۆ بابەتە چارەسەری هەیە و دەرمان دۆزراوەتە و دەرمانەکەش بەکارەهێنرێ بۆی زۆر ئاسانی کەمەوە ئەزانین بۆ جۆری سی کوتان نیە بەڵام بۆ جۆری بی کوتان هەیە بەدڵنیایەوە تۆ فەرمووت جۆری بی بە سەکسە گوێزرێتەوە بەڵام جۆری سی بە سەکس ناگوێزرێتەوە بە سەکسی ئاسایی مەبەستت لە سەکسی نائاسایی سەکسی هاوڕەگەز بازەکانە بەدڵنیایەوە و هەروەها لەگەڵ چەند کەسێکە بەڵێ یاو کەسانی کە لە دەروی ماڵ ڕابێرن لە دەروی ماڵ ڕابێر لەگەڵ چەند کەسێکە کە نازانێت کە ئەم کەسانە ئایا هەڵگری ڤایرۆسەکان و باری تەندروستی چۆنە و لە هەنێت کاتی دیاریکراوی ئافرەتانە بۆ نمونە نزیک لە سوڕی مانگانە دراستە خۆ دوای کۆتایی هاتنی سوڕی مانگانە لەو کەسانی کە شوێنێکیان برینارە لە دەوروبەری کۆندامی ئەو شوێنانی زاوزەیان لەو کاتانەیە کە حاڵەتە ڕوئەدایان ئەو کەسانی کە دەرزی مادە یاساکان بەکارێن هۆشبەرەکان بەکارێن ئەوانە مەترسیان هەیە کە بگوازرێن ئێمە زانین کە سی لە ڕێی پەیوەندی سێکسی ئاساییەوە بە هیچ شێوازێ ناکرێت یعنی بۆی زۆر کورتیکەینەوە حتا ئەگەر کەسەکە سیشی هەبێت لە ناو چوارچێوەی هاوسەرگیریە و بەڕێگە زانستی و شەرعەکان لەگەڵ خێزانی خۆی جوود بێ و سەرجێ بکە کێشەمان هیچ کێشێکی لە ڕێی تەندروستیەوە باشە چارەسەری سی کە هەیە و بەردەستە لە دنیا لەم کوردستانی خۆوان هەیە بەڵێ ئەوە هەواڵە خۆشەکەیە کە دکتۆر ئەمەوە باسکەم کە لە ڕاستیە سی شۆڕشێکی گەورەی بەسەرا هاتووە لە ساڵی 2011ەوە چارەسەری پزیشکی سی چۆ قۆناغێکی زۆر گەورەوە پێش ساڵی 2013 ڤایرۆسی سی ڤایرۆسێکی مەترسیدار بوو پێش ساڵی 2011 ئەو هاوڵاتیانەی هەڵگری سی بوون لە 185یان جگەریان بەرەو قۆناغی تەشەموع ڕێی بەرەو ڕقبوونە ڕێی بەرەو مۆمبوونە ڕێی لەم 185 زۆربیان ئەبوون بە شێرپەنجەی جگەر واتە یعنی ئەوانەی کە سی بوون ژیانێکی مەترسیداریانە بوو بۆیە بە ڤایرۆسێکی مەترسیداردانرا بە ڤایرۆسێکی درێژخایاندانرا لە دوای ساڵی 2011 پاش ئەوەی کە شەریکی گلیات دەرمانی سۆفالدی دۆزیەوە سۆفۆسبۆڤیر دۆزرایەوە ئەمە پەنجەرێکی نوێی کردەوە بە ناو زانستی نەخۆشەکانی باشە و لە دوای 2014 بە شێوەیەکی فەرمی لە جیهانە چارەسەری ڤایرۆسی جگەری جۆری سی بوو بەو نەخۆشی کە پێوترێت کیورەبڵ واتە چاکبوونەوە هەیە 100% چابوونەوەی تەواوی هەیە شیفای تەواوەتی بۆ دێ باش ئەو چارەسەرە لە کوردستان لە سلێمانی هەیە خەڵک بتوانێت وەرگرێت بەڵێ خۆشبەختانە ئەو چارەسەرە قورسەی
کە لە ساڵەکانی ڕابردووە بۆ منە 2 ساڵ پێش ئێستا بە هاوڵاتیانمانەوت ئەو دەرمانە بایی نزیکەی 50 میلیۆن دیناری عراقیە ئێستا ئەو دەرمانە بە شێوەیەکی بەلاش شێوەیەکی بەخۆڕایی لە سنتەری هەشت جگەل لە سلێمانی بە هاوڵاتی ئەدرێ و ڕێژەیەکی زۆر هاوڵاتی ئەو چارەسەری وەرگرتووە و شیفای تەواتی بەردەستیشە بەردەستە بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو ئەو کەسانی کە تەمەنیان لە سەر و 12 ساڵە هەتا تەمەنی 75 ساڵ هەڵگری ڤایرۆسی جۆری سین بە پشکنینەکان دەرەکەوێت کە کەسەکە ڤایرۆسەکەی قۆناغێکی چالاکایە وەچ ئەرەسەرەکە زۆر ئاسانیشە دکتۆر بە چیە دەرسی حەبە لە ڕۆژەکە یەک حەبە خوات بۆ ماوەی 3 مانگ بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی لاوەکی هەبێ بەبێ ئەوەی هیچ قورسیەک دروستکە لە سەرگەدە بەبێ ئەوەی هیچ مەترسیەکی هەبێت لەسەر کەسەکە ڕۆژی یەک دانەک حەب بۆ ماوەی 3 مانگ ڕێژەی شیفای تەواوەتی ڕزگاربوون لەم ڤایرۆسە لە سەر و نەسانەوە پێنج کاتە سی دەکرێ بڵێن دوای چەند ساڵێک بە مێژوو بەڵێ 2030 کە خۆت فەرمووت باسە کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە لە ساڵی 2030 هەوکردنی ڤایرۆسی جۆری سی ئەبێ بە ڕابردوو لە سەدا 95 ئەو حاڵەتانەی کە هەڵگری ڤایرۆسی سین دەستنیشانێکە تا ساڵی 2030 بەپێی ئەو ڕێنمایانەی کە کوردستانیش خەریکە ئەچێتەوە ئاسە بۆی کە هەموو کەسە پێش پشکنینی پێش پرۆسی دانسازی دکتۆری دان نەشتەرگەری پرۆسی هاوسەرگیری پشکنینی بۆ بکەیت لە سەدا 85 ئەو هاوڵاتیانە چارەسەرەکەی بۆیە وای لێ دێت ئیتر ڤایرۆسی جۆری سی بێ بە دیاردەیەک وە کۆتایی پێدێت هیوادارم ئینشاءالله کە ئەو ڤایرۆسە لە کوردستانیشە بچینە ئەو کەمپەنی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بتوانین ئەو شتان ئەو هەنگاوانە بنین بۆی کە ڤایرۆسەکە بەرەو کۆتایی بڕات جۆری بیش هەمان قسە ڕاستە بەداخەوە بۆ جۆری سی بۆ جۆری بی تا ئێستا ڕاست نییە ڤایرۆسی جۆری بی زۆر بەلامەوە گرنگە هاوڵاتی بزانێت کە ڤایرۆسێکی درێژخایەنە یعنی شیفای تەواوەتی نییە ئێمە زۆر جارم هەواڵە بە هاوڵاتی لێن تۆزێ تووشی بێئومێدی ئەبێ بەڵام هەر ڕێگە ناگرێت لە هاوسەرگیری هەر ڕێگە ناگرێت لە مناڵ خستنەوە تەنها بێ لەگەڵ نەخۆشەکە هەڵکات و بژیوتەوە هەیە کە ڤایرۆسەکە لە لاشایەتی بەشێکی کەمیان پێویستیان بەوە هەیە ڕۆژی یەک دەنەک حەب خۆن کە ئاستی ڤایرۆسەکەیان ئەکاتە سفر مەترسی لەسەر جگەری خۆیان مەترسیان بۆ توشبوون بە شێرپەنجەی جگەر نایەڵێ مەترسیان بۆی کە ژیانێکی مەترسیان هەبێ نایەڵێ ژیانێکی ئاسایی ئەژین ئەگەر تەمەنیان بێ بە من هەموو جار بۆ هاوڵاتیان ناڵم دەستەواژێکی پزیشکیەیە ئەیژێڵە بە نەخۆشەکە بڵێ تۆ بۆ نەخۆشیە نامری ئەشە سیارە لێو بە ئەشێ بە خوانەکە بە دیاردەیەکی تر بمری بەڵام ئەگەر تەمەنە بێ بە 100 ساڵی بۆ نەخۆشیە نامری و ئەو چارەسەری کە وەریەگرن مەترسی گواستنەوەیان بۆ بەرامبەریان نایەڵێ بۆ خێزانەکانیان بۆ خێزانیان بۆ ڕفیقەکانیان بۆ دەوروبەریان بۆ نەوەکانیان بۆی ئەگەر هاوڵاتی بتوانێت بە قسەی پزیشکەکەی بکات ئەو چارەسەرە بەرەو باشیڕە بەڵام بیرمان نەچێت ئێستا قۆناغێکی زۆر چارەنووس سازین بۆ چارەسەری ڤایرۆسی جۆری بی ئێمە زانین کە لە بەپێوی کە باسەکەی لە ساڵی 2022 بەدواوە کۆمەڵە دەرمانی زۆر پێشکەوتوت پیابێ کە ئومێد هەیە کە پێش ساڵی 2030 ڤایرۆسی جگەری جۆری بیش وەکوسی ببێ بە دیاردەیەکی مێژووی و ئەو ڤایرۆسە بەرەو کۆتایی تاواتی بڕە بە تایبەتی ئەو دەستەواژەی کە بەکاردێ فانکشنال کیور واتە ڤایرۆسەکە ئەشێ لە لاشەی کەسەکەیە کەمێکی مابێت بەڵام مەترسی نابێت لەسەر کەسەکە خۆی وە زەڕەیەکیش مەترسی گواستنەوەی بۆ بەرامبەری نابێت ئەگەر کەسەکە هەر چالاکیێکی سێکسیان ژیانی خۆی ئەنجام بات مەترسی بۆ بەرامبەرەکەی نامێنێت جا بە هیواین کە و چارەسەرانە زوو بگاتە لای خۆمان دێشێک لە ڕێنمایەکان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەیە کە ئامۆژگاری دەوڵەتان ئەکات کە وەبەرهێنان بکەن پارە سەرف بکەن لە ڕێگەگرتن لە گواستنەوەی جۆرەکانی BC لە هەوکردنی جگەری ڤایرۆسی و هەموو جۆرەکانی تریشی ڕێگەکان زۆرە بۆ نمونەوەی کە وان باسکردن لە سنتەری پاکشکاری نەخۆشخانی شار پاری حکومەتە سەرف کراوە پارێکتر کە سەرف کراوە لە ئۆتۆکلێف شرێدەرایە کە ئەو ئەمریکا بۆ سووتانی پاشماوە پزیشکەکان بەکارهێنرە و بۆ کردنەوەی پاشماوی ئاسایی دەچێنە بەڕێز غازی کە ئەندازیارە و لەسەر ئەو بوارە ڕاهێنانی وەرگرتووە زانن چییە و چۆنە و پاشەوەگەڕەمە خزمەتان بۆ کۆتایی بەردامەکە لەگەڵمانەمە طبعی ئەمانە لە خەستەخانەکانەوەیەت ئەمە لە زەرفی تایبەتی خۆیان ڕەنگیشی زەردە لەبەرەوە علامەتێکی جیهانیە هەر خۆی ئەمانە بێ ڕەنگی زەر بێ ئەو پاشە ڕوایی PC پزیشکی تێکرێت هی نەخۆش لە خەستەخانەکانەمانەدا ئەنرێت ئەکرێت ناوی کرایە ناوی ئەمانە نابێت هیچ کەسێ دەستکاری بکات ئەمجا ئەبێت دەمەکەشی بەسراوە بێت کە دەمەکەی بەسراوە بوو بە سارەی تایبەتی خۆی هەیە کە سارەی بە تایبەتی هەر بەس بۆ ئۆتۆکلێڤەر شێدەکەیە
ئەو سیارەیە ناوەوەی ئەبێ ستانستیل بێ کە ستانستیل بوو لەبەر ئەوەی پیسی کەمتر ئەگرێت و بۆ پاکردنەوەیشی ئاسانترە یەتە ئەیرا لەم ئەمە مەرحەلەی یەکەمە یەتە ئەم منطقەی پێڵێن لۆدین زۆن ینی منطقەی ئەو پیسەکەی چێتە زەختە خاتە سەری ئەم ئەرزەی ئەبێ سوور بێت دەلال لەوە کە ئەم منطقە پیسە چونکە یعنی معرضە بۆ میکرۆب و بۆ ڤایرۆس ئەو شتانە ئەمە منطقەی خەتەرە ئەبێ هەو کەسەی کە یەت لێرە کارمەندەی شەکات پێویستە کە مامەی هەبێت ئەبێ کڵاو لەسەر کات هەموو ئینەکانی پاراستنی لەگەڵ خۆیان هەبوو بێت ئەوە لەو کاتەیە کە ئەکەوێتە ئیش ئەمە ئەوەستێت لە ناوەوە ئەبێ دەرەجەی حرارەی ئاوەکە بگەینتە دەرەجەی بخار دەرەجەی حرارەکە ئەبێ 134 دەرەجەی حراری بێ لەو ماوەیە کە وەستاوە ئێسا دەرەجە حرارەکە بەرزەکاتەوەی ئاوەکە ئەگاتە 134 دەرەجە ئەمجا لەوێ پستانێکی ئەبێت پستانەکەی لە بینی 200 بۆ 300 کیلۆ پاسکاڵا بێت سا ئاوا ئەچێتە ناو لەوێ چامپەری لێیە ئاوا ئەچێتە سەرەوە لەوێ چامپەری لێ ئەچێتە ناو چامپەرەکە مەرحەلەی یەکەم ئەی بڕێت هەمووی ور دەکات مەرحەلەی یەکەم هەمووی ور دەکات کە وردی کرد یعنی وردیەکەی تقریبا لە 1 سانتیم کەمتر بچووکترە بۆ ئەوەی فەیسی ئێرفەیزی پارچەکان هەبێت تا ئەو هەڵمە ئەو بخارە بکاتە باشترین شوێن کە ئەو میکرۆب و ڤایرۆس شتانەی لێ هەیە بۆی باشی بکوژێت ئیتر کە لەوێ وردی کرد ئەچێتە ناو چامپەرێکەوە 2 لیترە بێت تقریبا 2000 لیتر ئەگرێت 2000 لیتر ئەگرێت هینەکە لەوێەوە ئەچێتە ئەو دیەوە ئەمە مەرحەلەی پیسبوون تەواو بوو ئەمجا ئەو عەرەبانانە وڵاتەکان ئەمانە بەوانە کە ئەمانە سەرەخەین ئەهێنین بە مەرحەلە ئەیبێنە ئێرە ئەمە مەرحەلەی وەشینگە ئەمە وەشین ڕوومە ئێرە بە بخار و بە ئاو ئەمانە چبنەکان ئەشۆرێ ئامادە ئەبێ بۆ زۆنی ئەنلۆدی ئەم منطقەیە بۆچی ئەمە سوورە ئەوە سەوزە ئەم منطقەیە خەتەرە تا ئێرە بۆی هەیە میکرۆب و شتی پیا بێت بەڵام کە گەشتینە ئەم مەرحەلەیە لەم خەتە تێپەڕمان کرد ئەمە منطقەی سەوزە پاکردە یعنی هەموو کەسێ ئەتوانێت هەموو شتەکان بەکار بێنێت بەبێ دەستکێش و بەبێ ئەوسانی دەتوانین احتیادیە یعنی ئەم منطقەیە ئامنە یعنی پارێزراوە ئێرە ئەمە چەمبەرەکە یەتە ئێرە چەمبەرەکە بخاری تیەکە کە بخارەکەی زەختەکەی گەشتە 200 بۆ 300 کیلۆ پاسکال ئەم خەزانە یەکەم جار ڤاکیۆمێکە چەمبەرەکە ڤاکیۆمەکە کە ڤاکیۆمی کرد بخاری کە خاتە ناویەوە بە زەختی 200 کیلۆ پاسکال بە زەختی 200 کیلۆ پاسکال کە ئەشیاکان چووە ناوەوە وردیەکات بە وردکراویەتە ناوی ئەو زەختەکە لێدا بە زەختی 200 بۆ 300 کیلۆ پاسکالەکە دەرەجەی حرارەی بخارەکە ئەبێ 134 بێت تقریبا لەوە کەمتر نەبێت چون بەلەو دەرەجەی حرارە بۆچی 134 لەو دەرەجەی حرارە هەموو میکرۆب وینێک بەرگەی ناگرێت ئەیکوژێت ئەمجا کە وردکراوی ئەکرێتەوە ناو ئەمە ئەکرێتە ناو ئەم چامپەرە ئەم عەرەبانەیە ئەم عەرەبانەیە کە پڕ بوو یەتە ئێرە بە وردکراوی پێش ئەوەی بگاتە ئەم عەرەبانە درای سایکلین هەیە درای وەشین یعنی کە چووە ئێرە لە مەرحەلە پێش ئەوەی کە ئاو بخارەکەی لێدا درای وەشین هەیە وشکێک کاتەوە بە وشکراوی پارچەکانە کاتە ناوەوە ئەو پارچێکەیەتە ناو ئەمە ئەو پارچەیەکەیەتە ناو ئەمە زۆر تەبیعیە ئینسان ئەتوانێت دەستی لێ بدا وەکو هی ماڵان کە چۆن فرێدرێت ئەتیادیە پیسێکی ئەتیادی بێخەتەرە یعنی تینی لەسەر نییە ترسناک نییە چون بۆ پاکراوەتەوە ورد کراوە ئەمجا ریسایکلین کراوە پاکیۆمە کرێت پاکیۆم کرا بخاری لێ دێ بخار لێدا بە زەختێکی زۆر ئەو زەختە وای لێکات کە هەموو شوێنەکانی پارچەکە بخارەکە پێ بگات
لە ماوەی دووەڵقەی ڕابردووی چارە باسمان لە خۆپارێزی کرد لەگەڵ چارەسەرا بۆ بەڕێزانەی کە تووشبووی هەوکردنی جگەری ڤایرۆسی. گرنگترین دەربارەی هەوکردنی جگەری ڤایرۆسی لە هەر پێنج جۆرەکەیە. هەڵبەتەوەی کە زۆر گرنگ بۆ جۆری بیوسیە، جۆری ئەی و دیوئی ئەمانە زۆر گرنگێکی تایبەتیان نییە لەبەرەوەی کە ئاسانترین ڕێگە بۆ خۆپاراستن بریتە لە مەسەلەی پاکژی دەستشوشتن کەوە لە هەموو بوارەکانە گرنگی خۆی بە ئێمەی پزیشکانیشەوە. بەڵام ئەوەی کە لە جۆری بیوسیە کە ڕێگەکانی گواستنەوەی بریتە لە خوێن و دەردراوەکانی لەش بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگەی جووتبوون یان سێکسی دەرەوەی خێزانەوە دەجۆزرێنەوە. دەربارەی جووتبوون و سێکسکردنە دەروی خێزان خۆتانزان کارێکی باش نییە، تەنانەت لە چوارچێوەی خێزانیشا دوو جۆر لە جووتبوون یان سەررجەییکردن هەیە کە لە ڕووی زانستیەوە ڕێگە پێدراونێ بە تایبەتی بۆ گواستنەوەی نەخۆشیەکەیکی شەمبریتە لە جووتبوون لە ڕێگەی دواوە یان هاوڕێگەزبازی و هەروەها جووتبوون لە کاتی سوڕی مانگانە بە تایبەتی لەو بەڕێزانین کە هەڵگری ڤایرۆسەکەن چکاگەری گواستنەوەی نەخۆشەکە زیاترەکە وەک میوانی بەرنامەکە ئاماژەی پێدا. جگەلەوانش لە ئاڵلقەی پێشەوە باسکردن کە بەکارهێنانی کۆندۆم گرنگی خۆی هەیە و هەروەها پێویستە هەموو لەوە تێبگەین کە کاتێک سەردانی پزیشک یاریدەری پزیشک یا هەر شوێنی ترەکەین لە پاکژەکەی دڵنیاوین. یەک شوێن هەیە زۆر گرنگە مەسەلەی ئێرەیە سەرتاشخانە و ئارایشگاکان بە تایبەتیش لە ڕێگەی جۆزانەوە جۆزانی کە جاران بەکارهاو بۆ پشتەمل چاکردن و لاجان چاکردن ئێستا قەدەغە کراوە و گۆڕاوە بەم جۆرە جۆزانانە کە ئەم دەمەی ئەگۆڕێت و بۆ بە سەفەری کە یەک جا بەکاران و فڕێرە. ئێستا لە زۆر شوێنەڵێن بۆ تاقیمەکەین. تاقیمکردنەکە چییە؟ تۆ زێگەل کوولێن نیکەن بەسەر دەمی جۆزانەکەیە بەم شێوەیە دوایەوە چرخەگەێن و ئاگری تێبەرێن اینجا دوایەن چیەکەن تۆزێکی تر ئەوە هەر شوۆیە هیچی تر نییە لەوە زیاتر کە بەحساب ئەمە تاقیمیەکە لە ڕاستی ئەمە نەکرد تاقیمی ناکە بەڵکو هیچ لە مۆزوعەکە ناگۆڕەوە خەریبە منیش بسووتێم بۆ ئێمەوە. جا ئەمە جیاوازی چێ لەگەڵەوەی کەمی پزیشکان بەکارێن ئێمە ئامێرەکان نەخینە ناو شوێنێکەوە ئەو جیازی کە پێن ئۆتۆکلیف کە لەم دووەڵقا بوومان باس کردن ئاوی دڵۆپێنراو ئەقڵێنێ تاوەکو 134 پلەی سەدی اینجا ئەیکا بە هەڵبوون لەژێر پەستانایە لە ئامێرەکان کە ئەمانە زیاتر لە ماوەی کاتژمێرێک لە ناویان ئامێنەوە ئەمە چەند چرکێک ناخایانێ بە هیچ جۆرێک ئەم بەکارهێنانی ئەلکۆهولە و ئەم چرخلێدانە ئەم جۆزانە پاک ناکاتەوە و هیچ ناکوژێ لەبەر و هەرگیز متمانەتان بەمە نەبێت. ئەگەر ئیژەتانە بە تەواتی سەلامەت بن لەگەڵ خۆتانە مەقەست و تەنانەت مەکینەی سەرچاکردنیش بەرن لەگەڵ خۆتانە. ئەگەرچی بە خۆشحاڵیەوە کوردستانی خۆمان و شاری سلێمانی پاکترین شوێنی عێراق بۆکردنی جگەری ڤایرۆسی لە هەموو ڕۆژەکە کەمترە کە ئەمەش هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە. ئەلێ ڕامەڵقەی چارە تەواوە بێ دەربارەی هەردوو جۆرەکەی وکردنی جگەری ڤایرۆسی کە ئەگەر بێت و لە کاتی خوا دەستنیشان و چارەسەر نەکرێت دەبێتە هۆی شەرپەنجەی جگەر بەڵام بە خۆشحاڵیەوە لە کوردستان و لە ناو نەخۆشخان حکومەکانە چارەسەرەکەی بەبێ بەرامبەر هەیە. ئەو بەڕێزانی تووژبووی نەخۆشیەکەن کۆتایی ژیانیان نییە و دەتوان لەگەڵیان بژین باوەشیشیان پێ بکەن دەوقەشیان لەگەڵا بکەن لەسەرێک سفرەنانیش بخۆن بەڵام ئەو بەڕێزانی کە هاوسەرگیریان لەگەڵاکەن ئەتوان هاوسەرگیریش بکەن بەڵام ڕێوشوین تایبەتی خۆی هەیە و ڕێگە لە هاوسەرگیریش ناگرێت. دووەڵقەی داهاتووی چارە تایبەتە بە دابەزانی کێش و شێرپەنجە لەبەرەوەی قەڵەوی پەیوەندیدارە بە 13 جۆری شێرپەنجەوە هەتاو کاتە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و نەری ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون شەوتان شاد.